دیارە ئێمە بەبوونەی ڕۆژی جیهانی ژینگەوە هەستین بە ئەنجامدانی پیشەنگایەکی گوڵی سروشتی بە ناوی خوشکی کۆچکردومان خاتوونی ئەختەرخان کە بەڕاستی خوشکێکی ماندوو ناز بوو لەناو ڕێکخراوەکەماندا هەتا تا کۆتا ژیانی هەر خزمەتی بە ئیسلام و سەحوەی ئیسلامی کردووە. پێمان خۆش بێمەوە کولە خستێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پیشەنگاکەمان بەناوی ئەمڕۆ بەناوی ئەوە بکەینەوە بە ڕۆژی جینگە کە هەمیشە بەڕاستی ئەو کەسانە زیندوون لە دڵەکانە نابرن چونکە بەڕاستی جێگەیان دیار بوو لەناو سەحوەی ئیسلام و خزمەتی ئیسلامدا. بەڵێ ئامانجمان لە بەدیهێنانی ئەم پیشەنگا لە ڕۆژی جیهانی ژینگە ڕۆژی جیهانی ژینگە بەڕاستی ئێستا و ئەزانین لە ڕووی جیهانیەوە ژینگەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پیسبوونەوە لە هەموو بوارێکە من چەندێ ژینگەی ئاوهەوای ناو زەوی بەرەو پیسبوونەوە ئەبینی ژینگەی کەشمان لە ناو لە ڕووی هەموو اقتصادی ئابووری ژینگەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێرانبوون و کۆتابوون ئەڕوات. ئێمە وەکو هەسی برسیارەتیمان وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە خزمەتکردنمان بە ژینگە هەستیان بە ئەنجامدانی ئەم کارە لە ڕۆژی ژینگەتا وەکو ئەوەی کە ئەمانەیە هەمیشە زیندوو بکەین ژینگەمان بەرەو گەشە زیاتر و زیندووتر بکەین.